بەکارهێنانی پلازما یەکێکە لەو چارەسەرانەی کە لەم جۆرە پەتایانەیە بەکار هاتووە زیاتر لە سەدەونیوێک پێش ئێستاوە و بە دیاریکراوی لە سەردەمی جەنگی جیهانی یەکەم و پەتای ئینفلۆنزای ئیسپانی زۆر بەکارهات چونکە هیچ ئومێدێکی تر یاخود هیچ چارەسەرێکی تر نەبووە بۆ ئەوەی کە چارەسەری ئەو پەتایی پێ بکرێ یاخود ئەو ڤایرۆسی پێ بکرێ. کۆرۆنای کۆڤید-19 هەروکو ئەزانین کە تەواوی جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە و تاکوی ئێستاش بەداخەوە نەتوانراوە نە ڤاکسین ئامادە بکرێ و لە هەمان کاتە نە چارەسەرێکی دیاریکراویش تایبەت دژ بە ڤایرۆسەکە بدۆزرێتەوە زۆر بەداخەوە و بێگومان پێویستی بە کاتی زۆریشە بۆ ئەو بابەتە. لەبەر ئەوە باشترین چارەسەر لەم حاڵەتەیە ئەتوانین بڵێن ئەو چارەسەرەیە کە ڕاستەوخۆ بەرگری لەشی کەسێکی توش بوو بەواتە گشتەکەی ئەتوانین بڵین بەرگری لەشی کەسێکی توش بوو بگوازرێتەوە یاخود کە چاک بۆتەوە بگوازرێتەوە بۆ کەسێک کە دۆخی زۆر خراپە. هەموو کەسێکی توش بوو بە تایبەت ئەو کەسانی کە نیشانەیان نییە بێگومان پلازماکەیان لاواسترە لەوانەی کە بەداخەوە نیشانەی قورسیان گرتووە بەڵام خۆشبەختانە تیان پەڕاندووە. بەوازەحیش دەرەکەوێت وە لە چەند توێژینەوەیەکی پێشکەوتووی دنیاشە ئەم بابەتە ڕوون کراوەتەوە کە ئەوانەی کە تەنیا توش بوون نیشانەیان لەسەر دەرناکەوێ ئەوانە پلازماکەیان لەوە ئەچێ زۆر لەبار نەبێ بۆ بەکارهێنانەوە لە دژی ڤایرۆسەکە لە نەخۆشی ترا. بەڵام ئەوانەی کە تێی ئەپەڕێنن و بەهێز بوون لەو ماوەیە کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون بەڵام بەداخەوە نیشانەیان توش بووە ئازارێکی زۆر و ناڕەحەتێکی زۆریان بینی لەو حاڵەتەیە پلازمای ئەوان بەبێ ئەو توێژینەوانە باشترە بۆ بەکارهێنان کە ئێستا دوو نمونەی زۆر ڕوونمان هەیە بەڕاستی. ئێمە لە سەرەتای مانگی سێوە کە ڤایرۆسەکەمان دۆزیەوە و سەرەتا ئێمە بەدوای ڤایرۆسە ئاگەڕین ئێمە ئەمانویست دوژمنی خۆمان بدۆزینەوە و لە ناوی بەرین لەناوبردنی دوژمنەکەمان یاخود ڤایرۆسەکە بەوەیە کە ئەو کەسانی کە هەڵگری ڤایرۆسەکەن گیان کەیتەوە و بەرگری ئەم کەسانە زاڵ بێ بەسەر ئەم ڤایرۆسەیە. بەڵام کاتێک ئەگەینە دۆخێک وەکو هاوشێوەی ئێستا کە زۆر بەداخەوە ئێمە زۆر هاوارمان کرد و زۆر داواکاریمان لە خەڵکی کرد کە تێکەڵاوی ئەم بابەتە لەگەڵ شتی تر نەکرێ. ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکی زۆر کوشندەیە و زۆر مەترسیدارە ئەوەی کە تەواوی توێژینەوەکانی دنیا لەسەرینی هەتاکو ئێستا هەمان شێوەیە کە هێشتا بەم حاڵی کە ئەیبینین لە 80 حاڵەتەکانی 70 بۆ 80 حاڵەتەکانی بێمەترسین بەواتایەکی تر بێ نیشانەیە خود نیشانە سووکن بەڵام لە 120 توشبووان بەرەو نیشانە توندی و بەرەو حاڵەتە زۆر توندەکان ئەڕۆن کە بەداخەوە مردنیشی تێ ئەکەوێت.